هاتوۆتە سایدی و ڕاستەوخۆ مامۆستاوان بە سایدی خۆیان بە هێواشی ڕۆشتونە و دیارە مامۆستایی کە سەیاق بۆ بۆی جێڕاینەوەتی هەر لە ناکاو قیامەتێک هەستا و کاتێکمان زانی ئەو حادیسەمان بەسەر هات. بسم الله الرحمن الرحيم. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا إنا لله وإنا إليه راجعون. وديارە بەداخەوە لە دەستانی جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای دێرەی جەنابی مامۆستا کەساتێکی زۆر گەورە و خۆشەویست لە هەموو شاری سلێمانیدا بەڕاستی لە دەستدانی مامۆستا کۆسپێکی زۆر گەورەیە بۆ میحراب و مینبەرەکان. جەنابی مامۆستا هەر لە سەرەتای تەمەنیەوە لە خزمەتی حوجرە و فەقێ و مەداریس و میحراب و مینبەردا بووە. بە تایبەتی جەنابی مامۆستا کە لەو مزگەوتەی کە ئێمە ئێستا تێیدا ڕاوەستاین بۆ پرسەکەی 25 فەقێ لەو مزگەوتەدا کە جەنابی مامۆستا مودەڕیسێکی گەورەیان بوو 25 نەمامی ناشتووە ئێستا فەقێکان لە پرسەکە بە پێوەنا. و دیارە ئەمڕۆداوە جەنابی مامۆستا چوون بۆ لای یەکێک لە فەقیەکانی کە هەر فەقەی خۆی بووە لە ئەم فەقەیە لە ئەسنای تعلم و خوێندنیدا لە خزمەت جەنابی مامۆستادا بووە وەکو زیارەتێکی خێزانی چۆ بۆ لایەن و کۆمەڵێک لەو فەقییانە چوون بۆ لای و لە گەڕانەوەدا بەداخەوە سیارەیەک بە ئاڕاستەی پێچەوانەوە دێتە بەردەمی جەنابی مامۆستا و کە هەر فەقەیەکی و خێزانیەکی دیارە لە ناو سیارەکەدانا بەداخەوە کە جەنابی مامۆستا وەفاتی کرد و ئەو مامۆستا بەڕێزەش ئێستا بریندارە و مناڵێکیش و خێزانی ئەو مامۆستایش کە ئێستا لە خستەخانەنا بەڕاستی لە حاڵێکی خراپدان و پێویستیان بە دوعای خێر و نزای خێر هەیە. و ئێمە بەڕاستی لە ناخی دڵمانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ڕادەگەیەنین. بەڕاستی لە دەستدانی مامۆستا کۆسپێکی زۆر گەورەیە و بەڕاستی ئەمڕۆ ئەم پرسەیە ئی هەموو شاری سلێمانیە ئێمە ژۆکو مامۆستایان لە خزمەت جەنابی مامۆستادا بووینە تەنیا ئەوەندە دەڵێن ماشاء الله و قەدەر ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. مامۆستا ئەو کەسانە وەکو بزانی ئەوانەی کە دەوتێ سەرکێشیان کردووە دەستگیر کراون یعنی پێما بەیەکێک لەوانە دەست بەڵێ بەپێی ئەو هەواڵانەی کە ئێمە تا ئێستا بەڕاستی لە شەوە ئێمە زۆر مەشغوڵی جەنابی مامۆستا بووین و لە خزمەتی ئەودا بووینە زۆر ئاگداری وردیاتی بابەتەکە نینە چکە بەڕاستی هەمومان بەخەمووی بەرامبەر بە جەنابی مامۆستا بەڵام ئەوەی کە هەیە لەوانەی بەرامبەری یەکدوانێکیان بریندارن و ئەوانش بەڕاستی هەندێکیان یەکدوانێکیان ئیجازەیان نییە ئەوەی کە هاتوۆتە سایدی و ڕاستەوخۆ مامۆستاوان بە سایدی خۆیان بە هێواشی ڕۆشتونە و دیارە مامۆستایی کە سەیاق بۆ بۆی جێڕاینەوەتی هەر لە ناکاو قیامەتێک هەستا و کاتێکمان زانی ئەو حادیسەمان بەسەر هات. بەڵام ئەوەندەی کە بەڕاستی وردیات دەکرێت لە لایەنی ئەمنی بۆ لە لایەنی بەڕاستی پۆلیسەوە ئەم پرسیارانە زیاتر ڕوونکردنەوە بدرێت. بەس ئێمە لەبەر پرسەی جەنابی مامۆستا و لەبەر بەڕاستی خەفەتباری پرسەی جەنابی مامۆستا وردەکاری تەواومان لەلایەن نییە. مامۆستایی ترکە لەگەڵ یا بوو ئێستا خۆشی بەخۆیەتی قساکە یاخود الحەمدوللا ئەو مامۆستایە ئەو خۆی باشە لە ماڵەوەیە بەڵام خێزانی بە چەند جێگایە قاچ و هەروەها زامداری جەستەی هەیە بەڵام مناڵێکی هەیە 1 ساڵانە ئەو مناڵە هەتاوەکو ئێستا بەڕاستی هۆشی نەهاتوێت و ئێستا لە خستەخانە لە خزمەتی دابوون دیارە دۆخی بەڕاستی تەندروستی زۆر نازیێگیرەوە زۆر پێویستی بە دوعای خێر هەیە.